داوای مافێکی ڕۆی خۆمانەکەین داوای موچەکانمانەکەین موچەی مانگی سێمان وەرنەگرتووە یعنی بەڕاستی ئەیانەوێ بەدەر لە کارە ناشرینەکانی خۆیان خەڵک بخەنە وێزە یەکتری یعنی من معاشی مانگی سێم وەرنەگرتووە هاتۆ چواری وەزارەتەکانی تردا بەشەکە ئەم فەرق و جیاوازیە بۆچی یعنی تۆ ناتوانانی حکومداریەکە بکەیت لە هەموو جمگەیەکی ئەم وڵاتەوە خەریکی دزی و گەندەڵیت بەڵام هاتووی قوتی من ئابڕی معاشی وەزارەتەکانی ترەی هی ئێمە نایی ئەین لە پای چی بۆچی یعنی ئەوە بوو ئەگەر ئەو ڕاستی بکردایە باوکی میلەت بووایە کە خۆیان ئەڵێن ئێمە باوکی میلەتین ئەبوو خەمی مناڵەکانی وەکو یەک خواردایە نەک ئەوەی کە لە خۆیەتی ئەوەی لە ژێر دەسەڵاتی خۆیەتی پارەی هەبێ خزمەتگوزاری هەبێ معاشی هەبێ هەموو شتێکی بۆ دابین کا بەڵام ئەوانەی کە لە دووری ئەوەن ئەوانەی لە ژێر دەسەڵاتی ئەوانین یان بڵێن ئەوانەی لە ئەو نین هیچیان بۆ نەکات بوو پێش دەژن سەرمان لە لیستی موچادا بەزی بوو معاش وەرگرین بەڵام ترەوە بوو وتیان لە بانقا پارە نەماوە و بەشی ئێمە پارە نەما تا کار گەشتۆتە ئەمڕۆ چەندی مانگە 11 نازانمەوە تا خەریکە هەر بەتەمانی نازانی کەی وەرێگرین معاشی مانگی سێ خەڵ معاشی مانگی شواری وەرگرت ئێمە هەر بەتەمای مانگی سێن و لەوە ناچێ وەریشی گرین مەسەلە داهاتەکەیە بەڵام باوەڕ ناکەم مەسەلە داهات لێرەکەم بێت و لەوێ زۆر بێ خۆی ڕئیسی حکوومەت و جێگرەکەی حەق بێنە سەر خەت بەڕاستی ئەمە قبوڵ نەکەن کاتی خۆی داعش مووسڵی گرت پاش ساڵێک عێراق معاشی ئەو هەموو مۆزەفەی دایەوە یعنی ئەگە لێرە داهات کەم بێ یا زۆر بێت حەق هینیکە ینی داهات یێرە با بچێ بۆ هەولێر ئەوێ بێت وێرە یان لا مەرکزی دیانی چی ئەم لا مەرکزی دروستیان کردووە معاشی خەڵکی خەڵک فەوتێ بەهۆی ئەوەی داهات لێرەکەمە یان زۆرە ئەگەرم دایرەیان لێ زیادە بەڕاستی خوێنی باڵیان لێ زیادە شاروان لێ زیادە دایرە ئاویان لێ زیادە با دایان خەن ئەگە ناتوان معاشیان بن زۆر زۆرە بەس بێسەرەوبەرەیە لێپرسینەوە نییە ئەگینا داهات زۆرە ناپرسێتەوە ئەم داهاتە بۆ کوێچێ کەسێ نییە دڵسۆزێ نییە بپرسێتەوە بۆ کوێچێ ئەوە 15 پێنجێمە وەکو شارەوانی هەڵەبجە موچەی مانگی سێمان وەرنەگرتووە وەڵی داواکاریمانەوەیە یەکێک بێت لێپرسینەوە لە هەمووی بکات